لەو ڕۆژەوە سەرۆکتام هاتوۆتە سەر کار گرژیەکانی نێوان ئەمەریکا و ئێران پەرەی سندووە و هەمیشە ئەو ترس و دڵڕاوکیە دروست بووە ئاخۆ ئەمەریکا هێرش دەکاتە سەر ئێران یان نا. نیاز حامد برایم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ئەنتاریۆی کەنەداوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە بۆ ئەوەی بزانین ڕوانینی ئەو چییە لەم بارەیەوە. کاکە نیاز دیسان خۆشاتنەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمەریکا. هۆی چییە تا ئێستا نە ئەمەریکا پەلەماری ئیرانیدا و نە ئیرانیش ملکەچی داخوازەکانی بەڕێوەرایەتی ترامپ بووە؟ بڵێ ئەو ناکۆچیە لە نێوان ئێران و ئەمریکا بەردەوامە، چونکە هەرێکە ئامانجێکی جیاوازی هەیە و هەرێکە بووتە ئاستەنگ لە بەردەم ئەوەی دیکە و هەرو مانجەکەش هەم لە بۆ ئێران و هەم لە بۆ ئەمریکا هەتا ئێستاکە نهاتۆتە دی بۆ ئەوەی کە ئامانجەکانیان پێکەن، بۆیە لە چێشمە و ناکۆچی گەورەدانە. بەس ئایا سزاکان بەس بووە بۆ سنووردارکردنی گوایە چالاکی و دەستێوەردانەکانی ئیران لە ناوچەکەدا؟ ئەو سزایانەی کەەوە ئەمریکا سەپاندێتی بەسەر ئێران سزایەکان یەکجار زۆرە، ماکسیمەم پرێشەر لەسەر ئێران هەیە و دەیەوێتن ئێران بە تەواوی محاسرە بکە و لە ستاتیۆیەکی پەلهاوێژ و داگیرکرد بیگوازێتەوە بۆ ستاتیۆیەکی دەوڵەت، یعنی دەوڵەتی. ئێستا ئەو ستاتیۆی کە ئێران هەیە ئێستا ستاتیۆی دەوڵەت نییە، ستاتیۆ میلیشیات و ئیرهابە تیرۆرە پەش و بڵاوی کردێ بە چاردەوری خۆیەوە بۆ ئەوەی هەژمونی خۆی بسەپێنێ. ئەمریکا بە پێچەوانەوە دەیەوێتن بێتە دەوڵەتێکی یعنی ئەتیادی ئاسایی خزمەتی گەلانی ئێران بکە و لە هەمان کاتچە نەبێتە ئاستەنگ لە بەردەم بەژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە. بەس کاکە نیاز بەشداریکردنی وەزیری دەرەوەی ئیران لە کۆبنەی وڵاتانی جێهاوت ئەگەری ئەوە هەیە ئاراستەکان پێشبێنی و هەڵسەنگانەکان بگۆڕێ؟ ئەوە لەسەر داوای فەرەنسا و لەسەر کاو ڕجای ئێران بووە کە بتوانێتن کاریگەریان هەبێت لەسەر بڕیاری ترامپ بۆ هەفدیتنی ڕۆحانی. بۆیە جەواز زەریفی لە پاریس یا لەو شارێکە کۆبوونەوەی G7 بەسترا لەوێ توانرا ینی کەمێک ینی ڕەوشەکە یاخود بڵێن ئەو باگژیە کەمێک کەم کاتەوە بۆی بتوانێت زمینە خۆشکرێ بۆی ڕۆحانی بتوانێتن ترامپ ببینی. باشە، بە زیارە هەم ترامپ هەم ڕۆحانی ئامادەگی خۆیان دەربڕیوە پێکەوە دابنیشن بەبی سازشکردن لەسەر هەندی داخوازیەکانیان دەتوانن بگەنە سەر ئەنجامێکی سەرکەوتوانە؟ پێم وانە چونکە ینی ڕۆحانی ئیمڕۆکە دەڵێتن دەبێ عقوباتمان لەسەر لا بچێ، ئەنێ سزایانە لەسەر لا بچێ وەکو مەرجی یەکەم ئەو دەتوانین دابنیشین، چونکە ناتوانین ئەگەر سزامان لەسەر هەبێتن و دانیشتن بکەین. دیارەوە ینی مەرجێکی هەزەلیە ئەوە ناکرێتن و هەروەها ئەمریکاش 12 مەرجی لەسەرەوە، ینی لەبەرەوە ینی ئەگە هەر دانیشتنێک بێ ئەمریکا ئەو 12 مەرجە. کاکە نیاز ئیمەزانین لە دایکانی ڕابردوودا شەڕ و تەنگەژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لەگەڵ ئیران کەم و زۆر کاریگەری هەبووە لەسەر هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ئەمریکا کە زۆر جار هەردوو کۆماروی دیموکراتەکان وەکو کارتێک بە دژی یەکتر بەکاران هێناوە. تا چەند کەڵک وەرگرتن لە کات پەیوەندی بە هەڵبژاردنەکانەوە هەیە؟ زۆر پەیوەندیی ڕاستەوخۆ هەیە ئەوە پرسیارێکی جەوهریشە و ئەوەی کە ئەمریکای ڕاگرتووە بە تایبەتی ئەو ڕاوێژکەرانەی دەوروبەری سەرۆک ترامپ ئامۆژگاری دەکەن کە هەر شەڕێک لەگەڵ ئێران ڕاستەوخۆ ینی دەبێتە هۆی مادەیەکی ینی باش بۆ میدیاکانی ئەمریکا کە دژی ترامپن و هەروە دیموکراتەکان و تەنانەت لە ناوخودی کۆماریەکان. بۆیە ترامپ زۆر خۆی دەپارێزێ لە هەڵگیرشتنی شەڕ دژی ئێران و ئێرانش ئەو حەقیقەتەی دەزانێت، بۆیە دەیەوێتن بە هەر شێوەیەک بێتن بۆ خستنی ترامپ، چکە بۆ خۆی بە ئاستەنگ دەبینیتن لە بەردەم ینی علاقاتی ئەمریکا و ئێران. بۆیە ئێران دەیەوێتن شەڕێک بکاتن، ئەو شەڕەدا بۆ خۆی مەرز نییە بیباتەوە، سەرکەوتن بەلایەوە گرنگ نییە، بەلای ئەو گرنگە کە ترامپ وەکو شەرخوازێک دەبکەن ناو ڕای گشتی ئەمریکا بۆ ئەوەی لەو هەڵبژاردنەیدا باشە هەڵ نەبچێتەوە. نیاز حامد برایم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.